سلام عليكم متابعيني برز لريكورد 20 لرزمانی کردی پولی آسی آماده گرام ولاتا من مهندس اسماعیل صباح امروز بشتوام بخدای گورا زور اشتري هاولكار بازكم كايش بريتلا هاولكاري شويني طبعا ها ناوكي بخوي ويا هاولكاري شويني هاولكاريكا وصف شوين دكا باشا باوزاني كناسا كيستولي دلين هاولكاري شويني او هاولكاريا كشويني روداني كاري بستكن نشان داتو دردخات باشا وەسفی کاری ڕستەکە دەکات و ئەرکەکەشی دەبێتە تەواوکەری کار یانی چ یعنی هاوڵکاری شوێنی بێتە لەو هاوڵکارەی کە پێت دڵێ ئەو کاری ڕستەی لەکوێدا ڕوویدا شوێنی ڕوودانی کارەکەت لە بۆ ڕوون دەکاتەوە عادەتەن کوژ دەیناسیەوە عادەتەن هاوڵکاری شوێنی بۆی دەیناسیەوە لە ڕستە پرسیار دەکەی بە لەکوێ یاخود لە چێن دەرێ یاخود بۆ کوێ یاخود لەگیرێ کاتێک کە بوانە پرسیار دەکەی یەک کەسەر وەڵامەکە بەرزەکەی ئەو وەڵامەکە پێی دەوترێ هاوڵکاری شوێنی بۆ نمونە ئێستا دەڵێن شوانەکە لە پاڵ درەختەکە نووسووە وەرە بیکە پرسیار شوانەکە لەکوێ نووسووە لە چێن دەرێ نووسووە دەڵێ لە پاڵ درەختەکە یەک کەسەر لە پاڵ درەختەکە دەبێتە هاوڵکاری شوێنی باشە ئەوە بەو شێوەیە کەواتە لێرەدا لە پاڵ درەختەکە لە پاڵ درەختەکە لە کن درەختەکە لە تێنج درەختەکە باش لە تێنج درەخت لە پاڵ درەخت شوێن نییە بەڕێوەڵە یەک کەوسەر دەبێتە هاوڵکاری شوێنی یاخود نمونەشی دیکە دەڵێن ئازاد لە تەنیشت منەوە دادەنیشێت ئازاد لەکوێ دادەنیشێت دەڵێ لە تەنیشت منەوە لە تەنیشت من ئەوە پێی دەوترێ هاوڵکاری شوێنی لە تەنیشت منەوە هاوڵکاری شوێنی هەروە ئەرکەشی تەواوکەری کارە ئەوە هاوڵکاری شوێنی بەو شێوەیە ئەوزە هاوڵکاری شوێنی دەتوانێت بێتە تەواوکەری کاری ناتەواو دەتوانێت بێتە تەواوکەری کاری تێپەڕ دەتوانێت بێتە تەواوکەری کاری تێنەپەڕ هەروەها دەبێتە تەواوکەری کاری داخوازیش بابێت نمونەی لە بۆ وەربگرین بێتە تەواوکەری کاری ناتەواو دەڵێن قەڵای بانەمان لە نێوان هەولێر و پیرمامە لە نێوان هەولێر و پیرمام باشە وەرە بیکەنێ پرسیار قەڵای بانەمان لەکوێیە لە چێن دەرەیە دەڵێ لە نێوان هەولێر و پیرمام یەک کەسەر ئەوەندە پێکەوە دەبێتە هاوڵکاری شوێنی ئەوە تەواوکەری کاری ناتەواو ئەوەش کارە ناتەواو زوێنی کوردە ئەدێگەری بێتە تەواوکەری کاری تێپەڕ دەڵێ کتێبەکەم لەسەر مێزەکە دانا دانا داماننا داتانە دایانە کەواتە کارێکی تێپەڕە ئەوەمان زانی کتێبەکەم لەسەر مێزەکە دانا کتێبەکەم لەکوێ دانا لەسەر مێزەکە یەک کەوسەر لەسەر مێزەکە دەبێتە هاوڵکاری شوێنی دەبێتە تەواوکەری کاری تێپەڕ ئەو جارە بێتە تەواوکەری کاری تێنەپەڕ دەڵێن قوتابیەکان بەناو باخەکەدا دەسوڕانەوە دەسوڕانەوە مانوتانیان وەرناگرێت باشە مادەم مانوتانیان وەرناگرێت یعنی تێنەپەڕە قوتابیەکان بەناو باخەکەدا دەسوڕانەوە قوتابیەکان لە چێن دەرێ دەسوڕانەوە دەڵێ بەناو باخەکەدا بەناو باخەکەدا یەکەسەر بەناو باخەکەدا دەبێتە هاوڵکاری شوێنی تەواوکەری کاری تێنەپەڕە نمونەشی دیکە تەواوکەری کاری داخوازەوە ئەمر پێکردن فەرماندار دەڵێ کتێبەکە لەسەر مێزەکە دابنێ دابنێ ئەمر پێ دەکات دابنێ کتێبەکە لەسەر مێزەکە دابنێ باشە کتێبەکە لەسەر مێزەکە دانێ کتێبەکە لە چێ دابنێ لەسەر مێزەکە لەسەر مێزەکە دەبێتە چی دەبێتە هاوڵکاری شوێنی تەواوکەری کاری داخوازی عادەتەن ئەو وشانەی کە دەبن بە هاوڵکاری شوێنی ئەو وشانەنە لەسەر لەژێر لە خوار لە بن لە کن لە پاش لە پێش لەسەرەوە نێو یاخود ناو واتە لە ناو شوێنێک یانیش تەنیشت چەپ ڕاست لەوێ لێرە ژخارێ لە نک واتە لە کن دناو خارێ ژێری ژووری بنڕە هەڵێ لە بنڕە لە ناو ئەشکەوتەکە لەسەر دارەکە لە بنەوە لەسەر مێزەکە لە ژێر مێزەکە لە پاڵ درەختەکە لە تەنیشت درەختەکە ئیتر ئەوانە هەموو پیان دەوترێت هاوڵکاری شوێنی نمونە لەبوو ئەوانە باشە تێبینێکی تر قوتابی بەزیز ئەو تێبینیان زۆر گرنگە تێبینیەکە دەربارەی هاوڵکاری شوێنی و تەواوکەری بەیاری هەیە ئەتوان بێت لە هەموو قوراقەکانی پێشووتر لە پۆلیدا لە پۆلی 9 لە پۆلی 8 هەروە لە پۆلی 7 هەر وشەیەک کەوتە دوای ئامرازی پەیوەندی بۆ لە ئەو وشەیە ئەشی دەبێتە تەواوکەری بەیاریدا بەڵام چەند منێکمان باس کرد
نبوونە تەواوکەری بەیاریدا بەڵکو بوون بە هاوڵکاری شوێنی ئەوە کۆلێک جودا بکەینەوە دەڵێن بۆ جیاکردنەوەی ئەم دوو بابەتە دەکرێت بۆشایی یاخود سپیس ئەم چنێک واتان هەیە بۆشایی کوردی سپیس ئینگلیزیە بەکامل تێدەگە ئەوە دەکەم سەرخۆت بکرێتە خاڵی جیاکردنەوەیە لە ئەگەر لە نێوان ناوەکە و ئامرازی پەیوەندیەکە بۆشاییمان هەبوو ئەوان ناوەکەی دوای ئامرازی پەیوەندی دەبێتە تەواوکەری بەیاریدا ئەرش دەبێتە تەواوکەری بەیاریدا بەڵام ئەگەر بۆشایی نەبوو لە نێوان ئامرازی پەیوەندیەکە و ناوەکە ئەوە کامل وشەکە پێکەوە دەبنا هاوڵکاری شوێنی بۆ نمونە تەمەشا و نمونەیەکە دەڵێن ئازاد لە قوتابخانە دەخوێنێت ئەوە تەمە قسەی من نییە زانایانی زمانەوانی کوردی لەسەر ئەو ڕێیە هەتا ئێستا کۆکن لەو ڕێزیاترمان نییە تەمەشا دەڵێ ئازاد لە قوتابخانە دەخوێنێت ئەوە ئامرازی پەیوەندی ئەوە ناو باش لە نێوانیان سپیسەک هەیە یان نە ئەها ئەو سپیسە هەروەڵا سپیسمان هەیە بۆشاییەکمان هەیە یەکەوسە لە یەکە دەبێت ئامرازی پەیوەندی قوتابخانە دەبێتە ناو هەروەها ئەرشی تەواوکەری بەیاریدەیە قوتابخانەکە ئەرشی تەواوکەری بەیاریدا هەستکە سپیسمان هەیە لێرانە بۆشاییمان هەیە بەڵام لەو نمونەی دیکە دەڵێن ئازاد لە قوتابخانە دەخوێنێت ئەها لە نێوان لە یەکە و قوتابخانەکە بۆشاییمان نییە بۆکو ئێران یەکەوسەر کاملیان لە قوتابخانە دەبێتە چێ لە قوتابخانە هاوڵکاری شوێنیە و تەواوکەری کارە بەو شێوەیە یەکێنۆمستا دەکەیتەوە لێرەدا هاتینە کۆتایی شیکاری بابەتی هاوڵکاری شوێنی تا ڕێکۆردێکتر و وانەیەکی تر هەر شاد سەرفراز من سلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه